سەبارەت بۆ پرسیارێک کە ژنان تووشی کێشە و گرفتێک دەبنەوە لە کۆمەلگای ئێمەدا لە کاتی تۆمارکردنی سکاڵای جیابوونەوە یان لە دوای پرۆسەی جیابوونەوەدا. هەروەک دەزانین کۆمەلگای ئێمە کۆمەلگایەکی کولتوریە و بتهەوێ یان نەتەوێ ڕاستەخۆ یان ناڕاستەخۆ لەژێر کاریگەری دابوونەری تێکدایە کە لەوانەیە هەرچەندە لە سەردەمی ئێستادا بەهایەکی ئۆتویان نەمابێ، بەڵام بەداخەوە ئێستاش بەشێکی زۆر لە ناوچەکان یان شارەکان و بنەماڵەکان لەژێر کاریگەری ئەو دابوونەری تێداهەنەوە. ئەو دابوونەریتانە کاریگەریان خستۆتە سەر ژیانی تاکەکانی کۆمەلگا بە شێوازێک کە وای کردووە بەشێک لە تاکەکانی کۆمەلگا ژیانیان یان بەرامبەر ڕوبەڕووی پێشێلکاری مافە ئینسانیەکانی خۆیان بوو ببنەوە. بۆ نمونە لێرەدا ئێمە باز لە گرفتی باز لە کێشەی تەلاق وە جیابوونەوە دەکەین. بۆ نمونە لە کۆمەلگای ئێمەدا کاتێک ژنێک جیا دەبێتەوە هەر ئەو تانەوتە شەرێکی زۆری بەدواوەیە و هەر وەکو ئەو ئۆرفە کوردەواری خۆمان کە زۆر جار هیندێک مەسەل هەنەکە ئەو ژنە دەڵێن تەلاق دراوە. قەت لە کۆمەلگای ئێمەدا وا نەکوتراوە کە بڵێ ئەو ژنە داوای جیابوونەوە کرد، بەڵام یەک و دوو تۆمەتەکە دەخەنە پاڵ ژنەکە کە ژنەکە تەلاق دراوە و وای لێ دەکەن کە گوایە تاوانێکی زۆر گەورەی کردووە لە بەڕوانگەیەکی زۆر بێڕێزی سەیری ئەو ژنە دەکرێت، وەک ئەوەی کە ببێتە پەڵەیەکی نەنگ بە ناوچاوانی بنەماڵەیان یان تاوانێکی گەورەی ئەنجامدا بێ. نازانن کە ئەو ژنێژ مافی ژیانی هەیە و دەبێ لە پێناو دەستبەرکردنی مافەکانی خۆی لە پێناو ئاسوودەی و ڕوبەڕووبوونەوەی ئەو توندوتوی ژیانە بەرەنگاری بکات و ڕوبەڕوویان بێتەوە. یان لە ڕوانگەیەکی دیکە و با بڵم کە لە فەرهەنگی کوردەواری ئێمەدا زۆر جار دەڵێن کە ئەگە ژنێکی باش بە تەلاق نەدەدرا. بەداخەوە ئەم شتانە وا دەکەن ئەو وشانە وا دەکەن تانەوتە شەرێکی زۆر کە وای لێ دەکە ئەو ژنە پێگەی کۆمەڵاتی خۆی یان کەرامەتی ئینسانی خۆی خەوشەدار بێت و پێگەیەکی کە لەرزۆکی هەبێت لە ناو کۆمەلگادا یانی کەساتی دابڕمێت. ئەمە ژوالێت کە ئەو ژنە زیاتر پەراوێز بکەوێت، دوورە پەرێزی بکات و تووشی بەلاڕێداچوونی زیاتر بێت لە ئاست ئەو ژیانەی کە تێدا هەیە. بۆیە ئەمە لەلایەن کولتوری و ئەو ئۆرفە کۆمەڵاتێک کە لە کۆمەلگادای، بەڵام ئەگەر بمان هەوێت لە ڕوانگە یاساییەکانەوە باز لەو کێشە و گرفتانە بکەین کە ژنان لە کۆمەلگای ئێمەدا بەرەو ڕوویان دەبنەوە، ئەوەیە کە هەر چەندە ئەوە شەر پەیوەندیدارە بە دابوونەریتی کۆمەلگاوە. یەکێک لە کێشە گرفتەکان ئەوەی بەتایبەت زیاتر کێشەکە تووشی ئەو ژنانە دەبێتەوە کە حەزانەتی منداڵەکان واتە سەرپەرستی منداڵەکانیان وەستۆی خۆیان دەگرن لە دوای جیابوونەوەکە. ئەویش ئەوەیە کە ئەو ژنانە لە پێناو دابینکردنی بژێوی خۆیان و منداڵەکانیان هەوڵ دەدەن کە ئابوووریەکی سەربەخۆیان هەبێ. یەکێک لە گرنگترین گرفتەکانی ژنانی کۆمەلگای ئێمە نەبوونی ئابوووریەکی سەربەخۆیە کە ژن ناتوانێ لەسەر پێی خۆی ڕاوەستێت و بتوانێت خۆی و منداڵەکەی بەڕێوە بێت، بۆیە هەمیشە چاو لە دەستی کەسانی ترا. بۆیە ژنێک کە جیا بۆتەوە لە هاوسەرەکەی و حەزانەتی منداڵەکەشی لە ئەستۆدایە زۆر جار لە پێناو دابینکردنی بژێوی خۆیانەوە هەوڵ دەدەن کە کارێک بکات، بەڵام زۆر جار دەبینی کە لەلایەن خاوەنکارەکانەوە بەهۆی ئەو ڕوانگە کولتوریە کە بەرامبەر ژنێکەیە کە تەلاقی وەرگتو یان جیا بۆتەوە هەیە ئیستغلال دەکرێت، ئیستغلالێکی ئەخلاقی لە پێناوەی کە ئایا ئیشی بۆ دەدۆزێتەوە یان ئەوەی کە کرێیەکی ماگانەی باشتری پێبدات یان ئەوەی کە ئەسەن ئیشی پێناداوە تووشی هەڕەشە دەبێت. یەکێکی تر لە گرفتەکان کە ژنان لە دوای پرۆسەی جیابوونەوە تووشی دەبن مەسەلەی نەفەقە و مارەیە، بەتایبەت ژنێک کە جیا دەبێتەوە بە لە دادگاکاندا بە بڕیاری محکەمە بڕێکی نەفەقە و بژێوی بۆ خۆی بۆ منداڵەکەی دیاریکە یان مارەیەکەی بە شێوەیەکی نەختینەی پێنادرێ و هاوسەرەکەی دەڵەکەم بە شێوەیەکی تشتی ماگانە دەیدەم، دەبێت ئەو بڕەپارەیە ماگانە بە ڕێژەی دیاریکراو لە بەڕێوەبەراتی جێبەجەکاری دادیدا بنجێت بۆ ئەوەی کە ئەو ژنە مڕاجعە بەوێ بکات و ئەو پارەیە وەربگرێت بۆ بژێوی خۆی و منداڵەکان. بەڵام دەبینین بەداخەوە بەشێکی زۆر لە پیاوەکان وەکو ئامرازێکی تۆڵەسەندنەوە زۆر بە ینی بە حاڵەتێکی ئامرازێکی تۆڵەسەندنەوە وا دەکەن کە بە هەموو مانگان لە کاتی خۆیدا ئەو بڕەپارەیە نابن بۆ بەڕێوەبەراتی جێبەجەکاری دادین، بەڵکو بە زاریوات چەند مانگ تەخیری دەکەن و ئەمە جوای لێ کاکە بارگرانێکی زۆرتر لەسەر شانی ژنەکە بێت و ئەو ژنە وای لێ بکات کە دووبارە یان ئەوەی کە هەستێ سکاڵات تۆما بکاتەوە لە مێردەکە یان تووشی کێشەیەک دەبێت لەو نێوەندا لەگەڵ هاوسەری پێشووی یان ئەوەی کە تووشی بەلاڕێداچوونێک دەبێت لە پێناو دەستکەوتنی بژێوێک بۆ خۆی بۆ منداڵەکەی. حاڵەتێکی دیکە ئەوەیە کە مەسەلەی مواجهە، کاتێک کە ژنێک لە دادگا لە هاوسەرەکەی جیا دەبێتەوە بەپێی بڕیاری دادگا بۆی هەیە کە مواجهەی لەگەڵ منداڵەکەی هەبێت دەمانگێدا 2000 3000 4000 هەر چەندێکی کە
خۆیان ڕێکەوتنی لەسەر دەکەن. بەداخەوە دەبینی کە بەهۆی بارودۆخی قەیراناوی ئێستا ژنانی ئێمە زۆر بەکەمی دەتوانن کە حەزانەتی منداڵەکانیان بۆ خۆیان وەستۆ بگرن و چونکە تووشی زۆر گرفتی مادی دەبنەوە. بۆیە ئەکسەریەت لە کاتی لێکزیابوونەکاندا سەرپەرستەکە دەدەنەوە بە باوکەکە، بەڵام مواجهەژ وەکو کارتێکی فشار بۆ سەردایکەکە بەکاردێن. زۆر جار دەبینی کە باوکەکان لە کاتی دیاریکراودا منداڵەکانیان نابن لەوەی کە دایکەکان بیان بین و مواجهیان دەگەڵ بکەن، کە ئەمەش لە ڕوحی و ڕەوانیەوە فشارێکی یەکجار زۆرە بۆ سەر ئەو دایکە کە وای لێ دەکا ینی تووشی فشاری عەسەبی و سیستمی عەسەبی ئەو دایکە تێک دەچێت، وای لێ دەکا کە ئاڵۆزیە دەرونیەکانی زیاتر بن لەوەی کە لە ڕابردوودا هەبووە. بەداخەوە بە هەر بەهۆی ئەو ڕوانگە کولتوریە چەقبەستۆ کە هەمانە بەشێکی زۆر لە ژنان بەتایبەتیش ئەو ژنانێک کە ناگەڕێنەوە ماڵە باوکیان و بە ماڵی مستەقیلی خۆیان دادەنێن، ئەوەیە کە لەلایەن کەسانێکی نەفز نزمەوە تووشی جێچەڵە سێکسیەکان دەبنەوە، یان تووشی ئەو جەرایمە ئینترنێتیانە دەبنەوە. کەسانێک کە وا دەزانن ژنێک کە جیا بووەتەوە ئامرازێکە بۆ کەلگاژووی جنسی، بۆیە نازانن کە هەموو ژنێک وەکو ئینسان کەرامەتی خۆی هەیە و هەموو کەسێکیش لە ڕوانگەی ئەخلاقی وەک ئەو کەسانێکە ینی ئەوان بێری لێ دەکەنەوە. ئەوە یەکێکی تر لە کێشەکانە. یەکێکی تریش لە کێشەکان ئەوەیە کە زۆر جار دەبینین ئەمە لە هەواڵەکاندا لە ڕووداوەکانی ڕۆژانەدا باز لەوە دەکرێت کە ژنێک لەلایەن هاوسەری پێشووی کوژرا، هێرشی کرایە سەرێ، پەلاماری بنەماڵەکەی درا یان هەڕەشەی لێ دەکرێن. بەداخەوە ئەوە یەکێکە لەو گرفتانەکە ژنان لەلایەن هاوسەرەکانیانەوە هەڕەشان لێ دەکرێت، دەکوژرێن، هەموو تونند و تیژی زۆریان بەرامبەر دەکرێت و کێشەی زۆریان بۆ دروست دەکرێت. بەتایبەت کاتێک پیاوەکەی هاوسەری پێشووی دەبیسێ کە ژنەکەی خەریکە ژیانی هاوسەری پێک دێنێتەوە. ئەوە یەکێکە لەو گرفتانە کە زۆر جار مەسەلەی کوشتنی لەکەوتوتە، یعنی ڕووداوی جنایەتی کوشتنی لەکەوتوتەوە، یان هەڵدەستێت لە ڕێگای جەرایمە تووشی جەرایمێکی لە ناو تاواندا تاوانێکی تر ئەنجام دەدا ئەو نەفەرە، ینی جگەلەوەی کە هەڕەشەی لە ژنەکەی کردووە هەڵدەستێت لە ڕێگای تۆڕە کۆمەڵاتیەکان یا لە ڕێگای مۆبایلەوە پەیوەندی بە ئەو کەسەوە دەکات کە هاوسەری پێشووی دەیهەوێت ژیانی دەگەڵ پێکبێنێ و تۆمەتی بێ ئەخلاقی دەداتە پاڵ، تۆمەتی زۆر ناڕەوا دەداتە پاڵ کە ئەو ژنێکی ئەوایە ئەوالەوە لەو ڕوانگەی و زۆر جار وای لێهاتۆ کە پرۆسەی ژیانی هاوبەشی ئەو ژنە بۆ جار دوم هەڵبوەشێتەوە، یان هەر وەکو باسم کە ڕووداوی کوشتنی لێ بکەوێتەوە یان هەڕەشە و تەهدید و لێدان و ئەوانە. ئەمانە هەموو ئاستەنکایەکن کە زۆر بە زۆری لە دادگاکاندا ئەمە ڕۆژانە ڕوبەڕوویان دەبینەوە و گرفتایەکن کە ژنان هەمیشە زیاترین سکاڵیان لەسەر تۆمار دەکەن لە دادگاکانی باری کەسیە لە دادگاکانی لە کۆڵینەوەدا. بۆیە ئەمە دەتوانین لێرە ئاماژە بۆ دەشپین کە بەخۆشیەوە لە دوای پرۆسەی ئازادی عێراق گۆڕانکاریەکی زۆر باش وە چاکسازی لە یاساکانی ئەحواڵی شەخسی و یاساکانی سەزاداندا لە پێنا بەرژەوەندی ژناندا کرا. وای لێ هات کە یاساکانی پشتیوانی بنەماڵە مافێکی زۆریان بۆ ژنان تێدا دەستەبەر بووە. ئێستاش خۆشبەختانە سەرڕای ئەو کولتورە دواکەوتوانەی کە هەمانە، بەڵام ئاستی ڕۆشنبیری وشیاری و پێگەیشتووی و تێگەیشتووی ژنانیش گەیشتوتە ئاستێک کە چیتر ناتوانن پابندی ئەو کولتورە دواکەوتوانە بن بە بیان و ئەوەی کە ئەگەر کچەکە ڕۆڵە تۆ ژیانیشت ناخۆش بێ بەڵام چی داوای جیابوونەوە کە هیچ مافێکرد ناکەوێت بەخۆشیەوە ژناتی دیکە ئەو توندوتیژانە تحمل ناکەن و ئاستی وشیاریان چۆتە سەرێ و دەزانن کە یاساکان لە هەرێمی کوردستاندا چوارچێوەیەکی ئەمنیان هەیە، ینی پشتیوانیەکی ئەمنینە بۆ ئەو ژنانەوە مافەکانیان پارێزراوە. بۆیە زۆر بە ڕاشکاوانە دێنە بەردەم دادگاکان وەسکاڵات تۆمار دەکەن لە بەرامبەر ئەو توندوتیژیانەوە ئەو پێشێرکاریانە کە بەرامبەریان دەکرێت. بۆیە یاساکانی هەرێمی کوردستان باشێکی ئەوەیە کە لە پێناو بەرژەوەندی ژناندا لە دوای پرۆسەی ئازادی گۆڕانکاریەکی زۆر ئەساسیان تێداکراوە، لە پێناو بەرژەوەندی ژناندا بەشێکی زۆریان داڕژراوەتەوە مافەکانیان پارێزراون.